عزیزان لەم بەشەی بەرنامەکەمانە قسە لەسەر پەروەردەی مناڵەکەین بە شێوازێکی گشتی باز لەوەکەین لەم بەرەو پێشوونی سەردەم و تەکنەلۆژیایی کە هەیە چۆن ئێمەی دایک و باوک بتوانین پەروەردەیەکی نوێ پێشکەش بە مناڵەکانمان بکەین، چۆن بتوانین پەروەردەیەکی دروستی مناڵەکانمان بکەین. ڕەنگە زۆر کات دایک و باوک لە کاتی پەروەردەکردنی مناڵانە زۆر کات جیاوازی بکەن، بۆ نمونە دایکەکە بۆ چوونێکی هەبێ، باوکەکە بۆ چوونێکی جیاوازی هەبێ. اینجا ئەمە بەتەنها لەناو خێزانەکانە نەماوەتەوە، بەڵکو پەروەردەکارانیش لە دەرەوەی خێزانەکانیش بە هەمان شێوازن. ئێمە چۆن و بە شێوازێک بتوانین پەروەردەیەکی دروستی مناڵەکانمان بکەین. ئەم زیرەکی دەستکرد و AI و تەکنەلۆژیایی کە هەیە ئێستا چ کاریگەریەکیان هەبوو لەسەر پەروەردەی دروستی مناڵ. ڕەنگە زۆر کات منداڵ هەندێک پرسیار هەیە بە مێشکیا بێت پرسیار بکات، ڕەنگە وەڵامەکەشی بزانێت، بەڵام لەو کاتانە پێویستەکە دایک و باوک ئەوان چۆن و بە چ شێوازێک وەڵامی دروستی مناڵەکانیان بەرەوە. اینجا بۆی لەسەر ئەم بابەتانی کە من باسم لێوە کرد گفتوگۆ بکەین و زانیاری وەرگرین. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە خات و ساکار لەتیف کە بەڕێزیان ڕێنماییکاری پەروەردەین وەڵامی سەرجەم پرسیارەکانمانایەتەوە. خات و ساکار بەخێربێن. سەرچاو خات و ساکار باسێکی ئەو با بکەین با بزانین دایک و باوەک زۆر کات لە نێوان خۆیانە جیاوازیەکەن لە پەروەردەکردنی مناڵەکانیانە. بۆ نمونە من شتێکم بۆ مناڵەکەم پێ باشە و ئەمەوێت لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام بێت، ئاری شتێکی تری پێ باشە. بۆ نمونە چۆن بتوانن دایک و باوک چۆن بتوانێت یەک ڕێچکە بگرێتە بەر بۆی کە پەروەردەیەکی دروستی مناڵەکەی بکات. دەستان خۆش بێ هەر بەڕاستی ئەوەی هەڵبژارنی بابەتی پەروەردە، یعنی کە بکرێتە بابەتێکی سەرەکی بەرنامە گرنگەکان کە بینەرێکی زۆری هەیە یاخود هەر سۆشال میدیاک بەڕاستی جێی دەستخۆشیە، ینی احتیماماتی بوونی ئەو تەوەرە گرنگە. ئێمە بینین ئەمڕۆ لە نێوانە ئەم هەموو شەڕ و جەنگ و هەرایی کە هەیە هەر لە وڵاتی خۆشمانە تەوەرێکی سەرەکی پەروەردەیە، ینی پەروەردە چۆن دەست پێکات، چۆن بەردەوامە بێ. پەروەردە دیارە بە مەفهومە گشتیەکە بەڕاستی بڵێن چەمکە گشتیەکە باس بکەین. ئەگەر سەرەتا ئەو پرسیاری بەڕێزە لە خێزانەوە دەست پێ بکەین، بەڕاستی کە باسی پەروەردەی مناڵەکەین، پەروەردە لە هەموو لایەنەکانی ئەومە باسی پەروەردەی فکری مناڵەکە، پەروەردەی سۆزی مناڵەکە، کۆمەڵایەتی، یعنی هەموو لایەنە گشتگیریەکانی. هەندێک جار ئێمە پەروەردە تەسکەکەینەوە لە هەندێک لایەنە. ئەگەر بە گشتی سیر بکەین پەروەردەی مناڵ کە باسیکەین پەروەردەی ئینسانێک، ینی بەڕاستی هەندێک جار بە گوێمانەکەوێت، ینی مناڵ ئەگەر وا بکەی ئاوا دەرەچێ یان وا مامەڵی لەگەڵ بکەی وا دەرەچێ، ئەگەر لێرە با داخلی بابەتەکە بین ڕەفتاری مرۆڤ بە گشتی من لە دەرووناسیەکەیەوە باسی بکەم. ڕەفتاری مرۆڤ بەڕاستی مرۆڤ خۆی بوونەوەرێکی ئاڵۆزە، یعنی ڕەفتارەکانی ئێمەش ئەگەر بەدەر بابەتەکە مناڵیش نەبێ ڕەفتاری مرۆڤ کۆمەڵی هۆکار هەیە کە کاریگەری هەیە لەسەری جیاوازی ڕەفتارەکانی ئێمە. بۆیە هەندێک جار گفتوگۆ دروستە بێ یەکێگەڵە من خەڵک هەیە واش ناکا بۆ مناڵەکەی وا دەرەچێ ئەوڵێەوە ئەمە با بڵێن ئەمێ تێگەیشتێکی زانستی بگاتە هەموو دایک و باوکێک. ئێمە ڕەفتارەکانی خۆشمان و مناڵەکانیش کۆمەڵی هۆکار کاریگەری هەیە لەسەری بۆ دروستبوون و بەرجەستەبوونی ئەم ڕەفتارە. بەڕاستی هۆکارە بۆ ماوەیەکان، هۆکارە ژینگەی و پەروەردەیەکان ناکرێت ئێمە هۆکارە بۆ ماوەیەکان ینی هەمان ژینگە دوو مناڵ بخەرە هەمان ژینگەی پەروەردەیەوە، هەمان کاری گەریان لەسەردابنێ، هەمان ژینگیان بۆ فراهەم بکە، یەکێکیان جۆرێک ڕەفتارە، یەکێکیان جۆرێکی تر بۆچی بە کاریگەری جینات و بۆ ماوەی. ئەم جینات و بۆ ماوەی ئێمە ناڵێ ینی ئامادە باشیە، ئەمە بۆ ماوەی جیناتە، بۆ ماوەی بیرۆکە نیە، بیر نییە. من پێم وایە جاران مناڵ جوانتر بە پەروەردەکرا بۆ ئێستا مناڵۆک و جاران پەروەردەکەین. ئەمە جیاوازێکی ترایش بۆ ماوەیەکی ترمە بۆمان ماوەت و حەزەکەم دواتر ئەگەر باسی بەڕاستی لێرە کە باسی جینات و بۆ ماوەیەکەین ئێمە ڕەفتارەکانی مەچونکە کە باسی پەروەردەکەین ناکرێت باسی ڕەفتار نەکەی، کە باسی دەروونناسیەکەی خۆی هەرانی باسی ڕەفتارەکەین، بەشێکی باسی ڕەفتارەکەین. مەبەستم ئەوەیە کە ئێمە باسی پەروەردەکەین ئەبێ هەندێک بنەمای زانستی باسکەین. بۆیە ئێمە هەندێک جار شتەکان زۆر بەگشتی لە پەروەردە باسەکەین، تایبەتمەندی بڵین فڕۆقی فەردی و جیاوازی تاکایەتی لە بەرچاو ناگرین. ئەگەر لێرەوە ئەمە بێمەوە سەر ئەو بابەتەی بەڕێستان، یعنی دایک و باوک ئەبێ هەمیشە بیری هەبێت لە پەروەردە جیاوازی تاکایەتی. مناڵەکەی تۆ جیاوازە لە مناڵێکی تر، بۆچی؟ چونکە هەموو سیفەتە بۆ ماوەیەکانی جیاوازە، ژینگەکەی جیاوازە، پەروەردەکەی جیاوازە، ینی لەناو ماڵەکە دوو مناڵەکە جیاواز لە دوانەکانە بە پێی توێژینەوە زانستیەکان لە دوانەکانە کە هەمان ڕەگەزن سیفەتەکانیان زۆر لێک جیاوازە. بۆچی؟ ئەو کۆمەڵی جیناتی کە لە هەمان ماڵە و هەمان دایک و باوک و هەمان ژینگە و ئەوە فراهەم بووە دوانە بوون
بەڵام لەبەرەوەی کە ئەو کۆمەڵێک ئامادەی بڵێ بۆ ماوەی وەرگرتووە جینات ئەم کۆمەڵی جیناتی تریانی بەڕاستی بۆیە ئێمە زۆرجار لە چارەسەری ڕەفتارە بڵێن کە ئێستا باسێکن ئێمە دەرمان و یان لایانی دەرونی و لەبەرەوەی ئێمە بەڕاستی بڵێ کۆمەڵە ئەمە کە بابەتی پزیشکی تایبەتمەندی نییە هەروەکو ینی پێشبینیەک یا خۆت بڵێن زانیارێک بە بەڕێستان بڵێم ئێمە ماوەدە کیمیاکانی مێشکمان هۆرمۆناتەکانمان دەمارە گوێزەرەوەکانمان هەموو ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ڕەفتارەکانمان ینی باش ئەمە بەشێکی تریشی ئێمە ینی بەڕاستی کە کاریگەریەکی زۆری هەیە ژینگە و بوارە پەروەردەیەکی ئەوەی کە بەڕێستان باسیەکەن دایک و باوک ئێمە لە ئیشی ئێمە لەسەر ئەمەیە بەڕاستی سنوورێکی فراوانی ئیشی ئێمە لەسەر ژینگە پەروەردەیەکەیە دایک و باوک یعنی کە جیاوازی بیرکردنەوەیان بۆ پەروەردە جیاوازی ئاڕاستەکردنیان بۆ پەروەردە ئەتوانین بڵێن لە زۆر جار کە ئەوترێ پەروەردەی مناڵ لە پێش لە دایک بوونیەوە دەست پێکە ینی تا ڕادێک ڕاستیەکی تایە ئەمە بۆ لەبەرەوەی کە دایک و باوک لە سەرەتای دروستکردنی خێزانەوە لەسەر هەندێک بابەت فێری گفتوگۆ بین ئێمە ئەمڕۆ ینی لە دروستکردنی خێزانە زۆر جار ینی گەنجێک ئەوەی ینی دڵی خۆشە بە دروستکردنی خێزان و هاوسەرگیریەکە ئەوانە ئیتی زۆر بابەت حەزەکە بەڕاستی جیاوازیەکان لە ڕاکان لە هەموو وەلانێ بۆی هەر پێک بێن و ئەم پرۆسێ سەر بگرێت کە پرۆسی هاوسەرگیریە بەڵام دوای لە دوای ئەوە بەرواخەرەکەکەین کە ئێمە لێرە پێویستیمان بە گفتوگۆیە لە گفتوگۆکە من حەزەکەم چمەوە سەر پەروەردەکە ئێمە لە پەروەردەی خێزانەکانمان قوتابخانەکانمان فێر کراوین گفتوگۆ بکەین یعنی جۆ لە یەکتری بگرین ڕابگۆڕینەوە قەناعات دروستکەین آخر ئەمە گرفتەکەمان ینی بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵگەی خۆمان زۆر سیفەتی جوان لە کللتوری کوردایە بەڵام لەم لایەنەوە بەڕاستی بۆشایی زۆرمان هەیە لەبەرەوەی زۆرترینی هەروە ینی ئەوەی زیاتر سەپاندنمان کە فێرکراوین گوێ لە پێشینە بگرین ئەوانی ئەوەی وتوانە ئەوە ڕاستە یان هەمیشە ڕاستی مطلقیان پێوتوین ئەمەی منێڵم حقیقەتە ئیتر تۆ بۆت نییە گفتوگۆی لەسەرکە ئەوەی منێڵم ئەزمموی منە تۆ بۆت نییە ڕخنەی لێ بگری یعنی ئەمە ئەم گفتوگۆیە زۆر ڕاستە باشە خات و ساکار زۆر کات هەر ئەبینین بۆ منە ئەو مناڵانی کە لەم سەردەمەیە زۆر کات بەراوردی پەروەردەکردنی ئەم سەردەمە بە سەردەمی ڕابردووەکەین بۆ منە دایک و باوکە کاڵە لە ڕابردووە من دایکم باوکم بەم شێوازە پەروەردەی کردوم بەم شێوازە مامەڵی لەگەڵا کردوم ئەو باشترین ڕێگا بووە ئەوێت هەمان یاسای پێشووتر هەمان شێوازی مامەڵی پێشووتر کە لەگەڵ ئەم دایک و باوکەیە کراوە بۆ مناڵەکەی خۆی لەم سەردەمەیە ئەوە ڕەچاوکە ئایا ئەمە گونجاوە یاخود نەخێر ئەبێت تۆ لەگەڵ ئەوەی کە سەردەم گۆڕاوە تەکنەلۆژیا هاتۆتە ناو پەروەردەوە ئێستا پێویستەکە پەروەردەش نوێگەری تیا بکرێت و تازەکەری تیا بکرێنەوە وەکو ڕابردوو بێ من قسەم لەسەر ئەو نییە کە پەروەردەی ڕابردوو خوانەخواسە بڵێم خراپ بۆ یان شتێ لەو بابەتە بەڵام ئەکرێ بە هەمان شێوازی ڕابردوو من ئێستا پەروەردەی مناڵەکەم بکەم لاخان سەرنجێکی جوان بوو یانی ئەوەی بەڕێزە باسێکی زۆر جار ئێمە لەو کەسانە کە لە بواری پەروەردەشە قسەکەن بەڕاستی لێرە خەڵک گویان لێگرێ هەمان گرفتمان هەیە ئێمە ناکرێ ئەزمموی خۆمان بکەین بە ڕاستی زانستی دایکی من باوکی من یانی زۆر جار لە خێزانەکان ئەم کێشەیە من دای باوکم ئەو مامەڵی لەگەڵ کردم ئایبیشی نەبووە منی لێ دەرچم بۆ نمونە یا خێزانی ئێمەوە بوو ئەوە تا ئێمەش هیچمان ئایبمان نیە ئاواڵی بەڵام لە ڕاستیە ئەزمموی ئێمە نابێ بەڕاستی زانستی ئێمە لە بواری پەروەردەیە ینی ئێستا گۆڕانکاریەکان زۆر خێران ئەوەی کە ڕوویە و ئێمە هەندێک جار لە ئەرێنەکەی بینین ڕاستە لە خێزانێکە ڕفتارێک باو جۆرێک مامەڵی کردو بە تایبەتی جاران مامەڵی تون زۆر هەبوو بە حسابی یانەوەی زەبت کراوە و دیسپلینێک بۆ خێزانەکە ئەی چەند کاریگەری نەرێنی هەبووە ئەی چەند خولیای کوشتووە بەڕاستی ئەی چەند توانای داهێنان کاری هەندێک جار ینی هەبووە بەڵام سەرکوت کراوە ئەمە لە ڕوویەکەوە بۆیە ئێمە لە ڕووی سۆزاری و خۆشەویستی بۆ دایکوەکو زۆر جار ئەواڵی بەزەگەل لە ڕووی زانستیەوە بین ڕخنە بگرین بۆ ئێمە هەندێک جار بەڕاستی ئەو کەسانی کە لە بواری پەروەردەشە قساکەن زۆر ئەیان بینین ئەکەونەژێر کاریگەری ئەزمموی خۆی من ناکرێ ئەزمموی خۆم لەگەڵ مناڵەکان گشتگیر بکەم ئیترە مادە من ئەزممونێکی سەرکەوتوم هەبوو زۆر جاساکە خام بگورە پێشتە بڕم نەحەقی نییە زۆر جار ئەکەوێتە بەراوردکاریان تای تەرازۆکەی پەروەردەی دوێنێ و پەروەردەی ئەمڕۆ کە ئەمڕۆ ئەم هەموو سەر لێ شێواوی و سوزام جەنجاڵی و تەکنەلۆژیا و زیرێکی و ئەمانە بینێ زۆر جار لە ڕوانگەی هاڵێ باشی ناو خراپەکان
بەناباتەوە بەر بڵێ ئەمە لە ڕاستە بڵێن بۆ سەرنەکە پرسیارەکەم بم شوازەکەم بە تۆ بڵم پەروەردەی دوێنێ باشتر بۆ لەی ئەمڕۆ تۆ وەڵامەکە چییە؟ یانی سەردەمی کۆن ئەمە پرسیارێکی تریش با بڵێن لەم پرسیارە دروستین سەردەمی کۆن دایک و باوکی ئەمە بۆ ئەم گرفتانیان نەبوو چۆن مناڵ پەروەردەکەم و چی لەبەرەوەی بەڕاستی کۆمەڵگەی پێشتر کۆمەڵگەیەک بە گۆڕانکاریەکان زۆر هێواش بوو بە ئاسایی دایک و باوکەکان لەگەڵی ڕاهاتون یعنی بەڵام بەڕاستی گۆڕانکاریەکان ئێستا زۆر خێران شێوازەکان زۆر خێران تۆ ئەوەی ینی تەسەورە نەکردەوە بۆ نمونە لە کاتێکی زۆر کەما مناڵەکە و توانای زمانی لە تۆ باشتر بێ توانای بەکارهێنانی ئامێرەکانی ینی سەرەکەی ئەکەویتە بارودۆخێکەوە هەندێک جار پرسیارە بۆ دروستە بێ سەرەکەی زۆر شتە بۆ ڕاستەکاتەوە مناڵەکە بۆیە ئەگەر بەڕاستی بڵین سەردەمی کۆن بۆ خوان ئێمە با بڵێن ئەمە ڕەنگە بابەتێکی توێژینەوە بێ و باسی گرفتی کۆن بەس باسی سەردەمی ئەمڕۆ بکەین ئەبێ ئێمە ئەمڕۆ بە سەردەمی ینی سێری واقعی مناڵەکان کەین چیان پێویستە لە پەروەردە کە باسی پەروەردەکەین ینی ئەم مناڵانەی ئێمە چیان پێویستە بۆی کەسایەتیان لە هەموو ڕێکەوە گەشە بکە وەکو جاران مەسەرەن ئەمر دەرکردن و فەرمانکردن و ئەوانە ئیشی خۆیەکە ئەم ئێمە بڵێن و ناڵین بەڕاستی مناڵەکانمان ئەمڕۆ کاتێکیان هەیە لەناو دیجیتال جیهانی بەڕاستی ئۆنلاین و کۆمەڵێک شتی بەرگوئەکەوێ و کۆمەڵێشتی بەرچاوکەوێ بۆیە بیرکردنەوەکانی جیاوازە بۆیە پرسیارەکانی جیاوازە ئێمە زۆر جار پێشتری شەرەمانوت مناڵەکان هەن بین بۆ خوێندنەوە ڕاستە یەکێک لەو بەڕاستی هۆکارانەی کە توانای مناڵەکان بەرەو پێشەبە خوێندنەوەی بەس ئەبێ ئێمە بزانین ئەو مناڵانەی کە خوێندنەوەیان زۆرە پرسیاریان زۆرە ئەمە ئەرکە بۆ دایک و باوک تۆ وەکو دایک و باوک ئامادەیت هەیە بۆ وەڵامی ئەم پرسیارانە چونکە مناڵ هەتا بخوێنێتەوە هەتا بە دوواداچوونی هەبێ تا تێگەیشتنیە بێ لێکدانەوەی هەبێ هەتا بوێری هەبێ ڕخنەگرتنی هەیە ئامادەین ئێمە بۆ ڕخنەگرتنی مناڵەکانمان زۆر ڕاستە اینجا بەڕاستی مناڵی ئێستا خات و ساکار پرسیاری زۆر سیر و سەمەرە پرسیاری زۆر ورد پرسیاری زۆر قوڵەکە کە ڕەنگە دایک و باوکەکە چاوەڕێی ئەوەی نەکردبێ کە ڕۆژێ لە ڕۆژەکان مناڵەکەی ئەو جۆرە پرسیاری لێ بکات کەواتە دایک و باوک چۆن خۆی ئامادەکات بۆ وەڵامدانەوەی پرسیاری مناڵەکان لەبەر چی لەبەر ئەوەی جاران بۆ ینی بۆ ئێستا پرسیارەکان ورترن قوڵترن بڵین ئەگەر دروست بە قورسترن بۆ دایک و باوک بووە لەبەرەوەی ینی بەردەستبوونی زانیاری جاران زانیاریەکان سنووردار بوون کۆمەڵێک کتێب بوو مناڵ لەم تەمەنەیە هەی بوو بەردەست بوو خوێنێتەوە بەس ئێستا بەڕاستی زانیاریەکان بێ سنوورن لە بەردەست باشە هەندێک جار کە ئەم بە دوواداچوونەی بۆکە بۆ ئێستا بابەتێکی زۆر گرنگە سەردەمی نوێ ئێمە پێویستمانە ینی پەروەردەی دیجیتاڵیە پەروەردەی دیجیتاڵی ئێستا ئێمە ینی هەندێک جار مەکتەبەکانیش بەڕاستی بەرپرسیارەتێکی گەوریان لەسەرشانە چونکە ئێمە قوتابخانە حکومیەکان مناڵ 4 ساعت لە قوتابخانەیە مەبەستمەوە نییە خێزان بەرپرسیارەتی نیە بەس مەبەستمە ئەوانیش هاوشانی خێزان بەرپرسیارەتیانەیە لە قوتابخانە ئەهلیەکانە 7 ساعت قوتابی باشە لەم 7 ساعتەیە پەروەردەی دیجیتاڵی بەوەی چۆن هاوسەنگی ئەکەن لە بەکارهێنانی ئامێرەکانە چۆن داتاکان و زانیاریەکان شیەکەنەوە ڕاست و ناڕاست چونکە ئێمە زانی لە سەردەمی ژیری دەستکرا زانیاری زۆرە بەس مەرجیە هەمووی ڕاست بێ چۆن مناڵەکان ئەم هۆشیاریان پێی زانیاری ڕاست و ناڕاست چۆن ینی زۆر گرنگکە تۆ بەرپرسیاری لەناو ئەم دیجیتال میدیات تۆ هەستی بەرپرسیارەتی هەبێت چۆن نەبێت ئەمای زەرەر بۆ هاوڕێکەکەی بۆ کەسێکی تر بۆ گروپێک ینی بۆیە خاڵێکی زۆر گرنگ ئێمە ڕاستە مەکتەبەکان هەندێک جار لە ڕووکەشیان بینین بەڕاستی جیاوازن یا کۆمەڵێک شت ئەوتێ بەڵام ئاتوانی وانە بە قوتابخانە و بە ماڵ ئەم پەروەردەی کە ئێستا پێویستە لە پەروەردەی دیجیتاڵی بەڕاستی مناڵەکان دواتر ئێمە پەروەردەی هاوسۆزی پەروەردەی ئێستا پەروەردە پێویستی بە چییە بۆی کەم دایک و باوکەم ناوەندەکانی خوێندن ڕەچاویکەن زۆر ڕاستە ینی لا نەخان پرسیارێکی زۆر چیتی یان ئێستا کە ئێمە بۆ باسی زیرەکی دەستکرد لە ناو پەروەردەیە و بەکارهێنانی مناڵەکان ئێمە ئەمڕۆ ئەم مناڵانە زانیاریکی زۆریان بەردەستە ئەگەر سەیری سیستەمی خوێندنی شەکەین لە ماڵیشەوە زیاتر ئێستش مناڵ وەکو کۆگایەک بۆ خەزنی زانیاری لەبەری کە بینوسەرەوە لەبەرێک کرد دەرەجەکە و نمرەکەی ئەوەیە ئەم نۆی هێناوە ئەو دەیهێناوە دیارێ بەخشێ بەدەکە ئەم توانیوێتی ینی سێرەکەی ئایا مەسەن پەروەردە لە سەردەمی ئەمڕۆیە لە دنیای پێشکەوتووە تەنانەت لە ماوەی پێشاکە خوێندن ئۆنلاین بۆ ڕخنەیەکی زۆر لە خوێندنی ئۆنلاین ئەم ڕخنەیە لە بەجێ خۆی بەڵام لە ڕۆیەکی تریشە جۆرێکی نوێ لە خوێندن ئەمڕۆ ئۆنلاین تۆ هەموو ئەزانین مناڵەکان بەشێک لە ئۆنلاینن ئەی ناکرێ هەمووی نەنگیە باسێکی وانە لە پەروەردەی تازەیە
ئێستا باەک لیکەینەوە لەگەڵ پەروەردەی دوێنێ یان ئەمڕۆ پەروەردەی دوێنێ باڕای تەسلیمی مامۆستا کەری مامۆستا گۆشتەکەی بۆ تۆ ئێسقانەکەی بوومە وانە لیان هەبوو دوێنێ ئەمڕۆ لیان لە پەروەردەیان نەما چوزانم تەنەوەی لاتۆ چاوسورکردنەوە جێستان نەماوە بەڕاستی ینی هەندێک ینی ئێمە ینی قسەکەم چیە بۆ وەرە ساکارخان کە پێتە بڕم بۆچی ئێمە هەندێک پەروەردەی دوێنێ بڵین با لە شوێنێک ئاستۆپی بکەین ئەزمون کراوە زۆر زۆر باشە بۆ عنی ئێستا ڕێزی بینی مامۆستا خوێنکار مامۆستا جاران لە کۆڵانێکەوە بۆ بینایە خۆخۆ بەرەڕووی نەڕووی شەرمە لێتر سایوا خۆی ناڵێم ئەمە ئینەم سەردەمە خراپە ئێستا مامۆستا هاوڕێتی لەگەڵ خوێنکار ڕاپەیڕەوە کاکەشتێکی زۆر زۆر باشە قسەمان لەسەرەوە نیە بۆی خەڵک وا تێنەگا بەڵام دوجار لە مجموعی بابەتەکە سیرەکەی هەندێک بابەتێ هەندێک شکۆ هەیە بۆ بواری پەروەردە و فەلسەفی پەروەردە دوێنێ باشتر بۆ لە ئەمر ئەخر لە ڕاستیە کاگەری پێناسی شکۆش بینەوە گەروانی بە شکۆ لە تەنانەت لە خێزانەکان ئێمە بۆ نمونە ڕخنەگرتن بیرکردنەوە ڕخنەگرانە ئەمڕۆ باسی بیرکە کە ئێستاژ لە کۆمەڵگەی ئێمە ڕخنەگرتن ینی جۆرێک سیرەکە ئەگەر لە بە خێزانەوە سیر بکەین کاتی مناڵەکە ڕخنەیەکە گرێ تۆ بیرکەرەوە ئەم مناڵە زانیاری کۆ کردوێتەوە بیری کردوێتەوە بێریە بە لێکدانەوەی کردووە اینجا توانیوێتی ئەم هەموو ڕێگای گرتوێتە بەر کە ئەمانە هەمووی هۆکارم بۆ گەشەسەنی کەسایەتی اینجا ڕخ ناگرێ ئەگەر من و تۆی دایک و باوەک سەرکوتی کەین و وای لێ بکەین جارێکی تر ڕخنە بگرێیان ئەم ڕخنەگرتنەی بۆ بکەینە بازنەیەکی پەروەردەیەوە تۆ ڕخنە لە چیە مثلا ئێمە ها لە کۆمەڵگەی ئێمە ئێستا کێشەمان چیە لە سۆشیال میدیا تۆ باسی پەروەردەکەی ئەو ینی ها خەڵک ڕخنە جۆرە شتێکی لابەلای شتی ترەگرێت تۆ ڕخنە لە قسەکان میتۆدەکان ینی ئەمە یان ئەزمموی خۆی ئەو وانە وایە ئەو جاران ئەگەر ئەوەی بەڕێزەبات تێنەپەڕێن پەروەردەی جاران بۆ جاران ئەوە توێژینەوە بابەتێکی بەس پەروەردەی ئەمڕۆ بەڕاستی بۆ سەردەمی خۆی بۆ سەردەمی خۆی ڕەنگە بڵین ئەگەر هەستەیانی وەکەینەش عیبی هەبوو بەڵام لانی ئەرێنی و نەرێنی بەڵام ئێمە لە ڕاستیە کۆمەڵێک ینی خەسڵەت و سیفەتی زۆر باشی کۆمەڵایەتی ئێستاش خاڵی بەهێزن لە کۆمەلگای کورداریە بەڵام ئێمە نەمانتوانیوە وەکو پێویستە بواری پەروەردە سوودی هەربگرین هەر بۆ خۆی بوونی خێزان بە بارودۆخی سروشتیەوە ئەگەر مقارنەی بکەین بە دەرەوەی کوردستانی وڵاتەکانی دەرەوە خاڵێکی زۆر بەهێزە بۆ پەروەردە الحەمدولایە ئێستاش خێزان لە کۆمەڵگەی شیرازی خێزانمان لە کۆمەڵگەی کوردیا سەرڕایبوونی کێشەی زۆر و گرفتی زۆر بەڵام خێزان لە بارودۆخێکی سروشتی خۆیەتی خێزانی جێگرە و کۆمەلگای نییە ینی جۆرێکی تر کە لە وڵاتانە هەیە گرفتی زۆرە بۆ بەڵێ مەبەستمە خاڵی زۆر بەهێزمان هەیە بەڵام نەمانتوانیوە ینی وەکو پێویست لەم خاڵە بەهێزانەوە بگین بۆیە پەروەردەی پێشووتر بەڕاستی پەروەردەیەکی ڕاستان کۆمەڵە خاڵی زۆر باش و ئیجابیتیا بۆ ئیزافێ بکەین بۆمە ئێستا ئێمە لە پەروەردەیەکی ڕخنەگرانەوە لە قوتابخانە ئەگەر قوتابێک بڵین لە ڕخنە لە مامۆستاکەی بگرێت چۆن ئەمە لێ هات ئەمە ئەرکی قوتابخانە و خێزانە فێری مناڵەکە بکە کاتێک کە ڕخنەیەکی هەیە چۆن ڕخنە ئەگرێ بە چه زمانێک بە شێوازێک فێری بکە ئاراستی بکە نەک ڕخنەگرنی تیا بکوژێت ینی ئەم دوشتە زۆر لە یەک جیاوازن نەک ئەو بیرۆیەکەی ناکی تۆ بۆ نییە بیر بکەیتەوە لەسەر ئەوە بۆی هەیە بیر بکاتەوە لەسەر متەوەرەکان بەڵام چۆن دەرێبرە چۆن گفتوگۆی لەسەرەکە یعنی یەکێک لە شتە زۆر باشەکانی ڕخنەگرتن بیرۆکە ڕخنەگرتن چییە پاڵنەرە بۆ گفتوگۆکردن ئێمە ئەمڕۆ گرفتی گەورە لە دەرەوە لێرە یعنی یەکێک لە کێشەکانی پەروەردە لە سەردەمینی هاچیە کەمبوونەوەی گفتوگۆی خێزانەکانە کاتێ ڕخناگرێ دەرفەتێکە بۆ گفتوگۆکردن تۆ چۆن گفتوگۆ دروستەکەی بۆیە بەشێکی تر داهێنانکاری چارەسەری کێشە ئێمە مناڵ بە ینی جۆرێک زۆر جارەسی گوێمان لە هەندێشتە ینی لە بواری پەروەردە باسەکرێ دایمەوە بڵێن مناڵ ڕۆبۆتیە نییە تو ئاوای لەسەر بکەوا دەرەچێ و ئاوای لەسەر خەزنکەوا دەرەچێ و ینی مرۆڤ خۆی بنۆرێکی لەو ئاڵۆسترە بۆ سادەیە ئەگەر تۆ باوکو دایک وا بکەیتی مناڵەکە بزە وا دەرناچ هەندێک جا تۆی دایک و باوک کۆمەڵە شتەکە مناڵەکە عکسی تۆ دەرەچێت شتێکی کە کاریگەری لەسەری هەبوو چونکە ڕێک ئێمە پەروەردە وەکو پارچەکانی لەوحەیەکی پەزڵ وایە تۆ ئەم پارچەی دایک و باوکەکە تاوە بەس پارچەیەکی کە لێرە تەواو نییە مثلا هاوڕێکانێتی نازام سۆشیال میدیاکەیەتی بابەتێکی ترە بابەتەکان زۆرن کە ئەم ڕەفتارە دروستەکە یان ئێستا من بڵم تەنها ڕەفیقی باشی هەبێت تاوا بێ خەم بە لەی گەنج بەس ڕەفیقێکی باش نە
جاری وایە پەزڵی ئەو پازڵە ئەو پارچێ تاوە ڕەفیقێکی باشی هەیە لەم لاوە گرفتی لە خوێندنگەکە هەیە لەم لاوە گرفتی لەگەڵ خوشک و براکانی جۆرێک گرفتێکی هەیە نازانم لە خێزان گرفتێکی هەیە ینی مەبەستم بەڕاستی لەو بابەتە دەر بچین کە ڕەفتاری مناڵ پەروەردە بە یەک هۆکارەوە ببەستینەوە هۆکارەکان زۆرن بۆیە ئێمە باسی داهێنانکاری و یعنی بۆ سەردەمینی و داهێنانکاری و بیرکردنەوەی چارەسەری گرفتەکان لەم قوتابخانەش و لە مەکتەبەکانیش زۆرجار بە ناوی گرنگی پێدان بە پەروەردەوە هەموو شتەکان بەردەستن بۆ مناڵ تۆ مەبەستەوەیە پەروەردا بێت دوو جامسەری بێ جاران مامۆستا دوێنێ سەرپەرشتیاریی پەروەردیمان لا بۆ قسێکی جوانی کرد ئەوی جاران مامۆستا لە پۆلە بوون وانەکە ئەگەر 40 خولەک بووایە 35 بۆ 38 خولەک بەس قسە کرد خوێنگارە باید دانیشتە گوێ بگیردا ئاخیر 2 دقەی 5 دقەی هێشتا هیچ چه پرسیارێکی گوێ تێنەگەیشت بەڵام ئێستا پەروەردەی ئەمڕۆڵەیە بێ 50 بە 50 بێ مامۆستا 50 قسەکە خوێنکاریش 50 قسەکە ینی پەروەردە بە دوو جەمسەری بێ بەما ئەتوانین لەمە تاکێکی ڕەخنەگەر دروست بکەین تاکێکی پەروەردەی دروست بکەین لەگەڵنەوەیەکی با بڵێن ئەم سەردەمایە بگونجەوایە بە دڵنیایی یان کە باسی داهێنانکاری چارەسەری کێشە ئێمە لە خێزانەکانیش و لە قوتابخانەشە چەندێک دەرفەتمان ناوە بە مناڵەکان لێهاتوویەکانیان بینین لە چارەسەری کێشەکانی خۆیان پێشتر مناڵی گرفتێکی هەیە یەکسەر بۆی چارەسەرەکەی ئەمە لە بەنای ئەم قوتابخانەی گرنگە باشە جارێ هەلانی کەم خاڵی یەکەم وەرە پێی بڵێ ڕای تۆ چییە ئەی چۆن چارەسەری بکەین بەڕای تۆ چۆن ئەم مناڵە بجۆڵێنە ڕای خۆی لە بەڕاستی لە قوتابخانە با هەندێک لە گرفتەکان ینی شتێکە کێشەی هەیە لەگەڵ لە قوتابیە یەکسەر هەموو محکەمەیەکی بۆ دایک و باوک لە ماڵە لە قوتابخانە بزانە خۆی چۆن مامەڵی لەگەڵەکە چۆن نەزانێت لەگەڵ هاوسۆز بێ لەگەڵ هاوڕەکانی چۆن ئەم پەیوەندی خراپە باشکە ئەزمونی وەرگێت جاران ینی یەکێک لە ئیجابیاتەکان چی بوو مناڵ پڕ لە ئەزمون بوو بۆچی لەبەر ژمارە مناڵ زۆر بوو دایک و باوک بەڕاستی هەروەکو کات نەیە پەژا هەروەکو بیرکردنەوەی خۆی بێپێویستی نازانی مناڵەکە خۆی ئەزمونی زۆری وەرەگرت بەس ئێستا ڕاستە مناڵەکان نابێت بە تەواوەتی دەستی لێ بەرین بەڵام ئەش بێ ینی جۆرێک لە خنکانێکی تیا پەروەردەی ناڵی مناڵک ینی من دیقەتی چی ماوە مناڵ ئێستا باران لێ نایە بەڕاستی ینی زۆر دهینێ تەڕ نابێت ڕۆ بە قوتابخانە بە سارەتە ناو دەرگای قوتابخانە بێت ناو ئەهێنرێتەوە ئەبرێ بۆ شوێنێت تۆ دایکەکەت 10 ساڵە چەترەکە بۆ گرتووە ینی ئەچێتە نازانمان نەکردووە کە پشت لە خۆیان پشت بە خۆیان چەند خۆشە تۆ ئێستا بیریە جار ڕۆژە لە ڕۆژان لە مناڵیتە هەموو جانە تەڕ بووە باران بووە ژیاویشی بۆ پێڵەن خنکانی پەروەردەی بزەبێت لەم سەردەمایە خنکانی پەروەردەی هەیە ئەمە بە ناوی پەروەردەوە اینجا ئەبینی لە بەرامبەریا بۆ دایک و باوکەکان چییە سوتانی دەرونی هەیە بۆ دایک و باوکەکان زۆر مانون لە پەروەردە خۆی لە ڕاستیە پەروەردە پرۆسەیەکی ئەو نەمانووکرد نییە ئەبێ چەنە کەمێک ماندووبوونی تیابێ و زۆرێک چێژبەخشینی تیابێ بۆ دایک و باوک بۆیە دایک و باوکە زۆر جار باسەکەین ینی پێویستیان بە گفتوگۆیە لەسەرەوە هەندێک جار هەر بۆ خۆی بیرکردنەوەی پیاوانە بڵێن جیاوازە بۆ پەروەردە تا بیرکردنەوەی ئافرەتانە زیاتر لە ناز و گرنگی پیانی جۆرێک باوک حەزەکە مناڵ پشت بە خۆی ببەستێ فێری زبریەکانی ژیان بێ ڕابێ لەگەڵەوە لە هەندێک جار بەرکەوتن بەڵام بەڕاستی هۆشیاری دایک و باوک ئەوەیە تۆ ینی باز ئەم لەناو ئەم بازنەیە سنوورێک بە باوک بە بۆ خۆی ئەویش ینی چۆنەڵی ممارسە و کاری پەروەردەی خۆی بکە چێژی لێ ببینێ ئێمە زۆر جارێستا ئەوە بینین لە دایک لە خێزانەکانە یان دایک خۆی کردە بە پەرپرسیاری تەواوی پەروەردە یان باوک یعنی یەکێکیان خۆی خستۆتە دەروی بازنە ئەمی تریان پێی وایە شارەزاکەی و خەمخۆرەکەی و دواتریش هاوارەوە کە من زۆر ماندووم و من مردم بەدەست سکاڵا بۆ ئێمە خۆمان لێرە بەڕاستی بێ ئەم لەم بازنەیە دایک ڕۆڵی خۆی ببینێ باوک بەڵام و خۆی کە بەڕێستانەڵێن جیاوازیەکان ینی پێچەوانە نەبن ئەکرێ دایک و باوک هەندێک گفتوگۆیان هەبێ لەسەرەوە شتێکی سەرنجی برم یعنی زۆر جار ئێمە باسیەکەین پەروەردەیەکی دروستی سەردەمیانە پێویستی بە زانیاری زۆر نییە بەڵام پێویستی بە کات هەیە یعنی هەر لەناو ماڵە تۆ ڕۆژانە لەگەڵ مناڵەکە ینی کەمێک سەرنج بە بزانم مناڵە لەگەڵ خوشکەکەی لەگەڵ براکەی چۆن مامەڵە لەگەڵ هەڵچوونەکانێکە چۆن هاوسۆزی ینی براکەیەکە لە قادرمەکە بە خەیاڵیانەی هاوسۆزیێکی نەبێها یان نەخۆشە مەسەلەن تایەکی بەرزی هەیەی دیقەت بە هەر ئەو دیقەتە یان شێوازی پرسیارکردنی شێوازی مامەڵی لە کاتی ناکۆکیە لەگەڵ هاوڕێکی چۆن مامەڵاکە ئەم دیقەتانە ئەم کاتی پێویستە بەڵام بەڕاستی بڵین ئێمە شارەزایی زۆر نا بەڵام ئەکرێ بڵین ینی وەکو چۆن هەر شتێکی ژیان ئێمە ئەمڕۆ پێویستمان پێ زانیاری زیاتر پەروەردەش بە هەمان شێوە پێویستمانە بەس ئەوەی
کە هەیە باسی سووتانی دەرونەکە ینی دایک و باوک ئەگەر هاوسەنگی زۆر گرنگە ئێمە کە لێرە باسەکەین بۆی کە ژیانمان هاوسەنگ بێ ینی ئەم پەروەردەیە ینی کارێکی چێژ بەخش بێ ئەوەنە زیاتر لە پێویستە مناڵەکە تووشی ئەو خنکانە پەروەردەیە بکەین بازنەیەکی بینی قەیچێکە قاچێکی بریناری بێت دیاردەیەک هەیە لە مەکتەبەکانی ئێستا مناڵ بڕوشێت بەیانی دایک و باوک بە عەسەبیەت و ئەو مناڵم ئەلەوێ ئیتیبار مناڵەکە ئەزمموی کردو ئەوەشە بوو ئمە زۆر جوانە بینین مناڵەکان دەستەکەنە ملیەک و ینی شتێکی هەسەی بەزە لە هێشتا باوکەکە هەر تحملی زۆر ڕاستە دەست خۆش خات و ساکارەتی ڕێنمایی کاری پەروەردەی سوپاس بۆ سەرجەم ڕێنمای پەروەردەیەکانت ڕاندوونە دەست خۆش بێ ئەوەش ینی بەتەواتی وەڵامی پرسیارەکانی زۆر باش و بەخێر سەر چاوان هەری زۆرەوێ ئاوی زۆرەوەشتی شوایە ئەمە زۆری زیاتر تەوەرەکان کاتی دیاری خۆش خۆشی